پرۆگرامی بەیانی کورسات نیوس بەرداوامە ئەچینە لای تەوەری یەکەمی ئەم بەیانیە وەک ئاشکرای عێراق لە دوای هەڵبژاردنەکانی ساڵی 2005 زۆربەی کات پشتی بەستووە بە پرەنسیپی تەوافق بۆ دروستکردن و پێکهێنانی حکوومەت تەنانەت لە پرۆسی سیاسیشدا ئەگەر لایەنەکان ویستی بێتیان کۆدەنگیەک دروست بکەن لەسەر پرسەکان هەمان پرەنسیپیان پەیڕەو کردووە بەڵام ئەوەی پرسیارە لە دوای ئەم هەڵبژاردنە کە گۆڕانکاری ڕوویداوە لە دەنگ و کورسی لایەنەکان هەمان پرەنسیپ پەیڕەو دەکرێت یاخود گونجاوە بۆ گفتوگۆ لەو بارەیەوە لە ستۆدیۆ میوانداری بەڕێز دکتۆر دانا ئەحمەد مامۆستای زانکۆ دەکەین دکتۆر دانا بەخێربێت. دکتۆر بەخێربێت. بەخێربێت. دکتۆر بەر لەوەی باس لەو بابەتە بکەین سەرەتا ئەمێ بزانم تێڕوانینی تۆ چییە بۆ ئەنجامەکانی دوای هەڵبژاردن. سپاستانەکەم و بەیانیتان باش. پێش هەمووشت گرنگە بۆ ئەم قۆناغی هەڵبژاردننی پێشوەختەی عێراق و ئەو حاڵەتەی کە ڕوویە نزیکەی 2 ساڵ و نی و خۆپیشاندان و هاتنە سەر شەقام ئەمە ئەوەی ئیفراز کرد کە هەڵبژاردنێکی پێشوەختە بکرێت لە عێراق و لە ڕاستیشە هەندێک گۆڕانکاری لە ئەنجامەکانە ڕوویە دیارترینیان ئەوە بوو بینیمان ئەو لایەنانەی کە بەرەو ڕۆژئاوا ئەڕۆن یا بەرەو با بڵێن حەزارەتی غەربی ئەڕۆن ئەو تەیارانە وردە چەند شەقاری هاتنە پێشەوە و ئەوانەی کە لەسەر ئاستی تەنسیقی میلیشیا کاریانە کرد پێشتر لە عێراقا ئەمانە چەند هەنگاوێک هاتنە دواوە ئەمە ڕەنگە دیارترین ئەو گۆڕانکاریانە بێ کە لەسەر مستەوای عێراق ڕوویدا بێگومان ئەگەر دیقەت بی لە دوای دەرخستنی بڵێن دەرکەوتنی ئەنجامە بەرایەکانی هەڵبژاردن یەکسەر سەدر هاتە سەر شاشە و ئەم قسەی کرد وتی ئیتر حکمی میلیشیا کۆتایی پێهات بۆیە بەڕاستی چاوەڕێی گۆڕانکاری ئەکرێت لە عێراقا و چاوەڕێی ئەوە ئەکرێگە بیرتان بێ من لە بەرنامەیەک پێش هەڵبژاردن باسی ئەوم کرد کە وتم 2 هۆکار گرنگە چاودێرانی سیاسی لە دنیای ئەوانەی کە مراقبەی وەزعی سیاسی عێراقەکەن پێیان وایە 2 هۆکار گرنگە بۆ ئەوەی کە گۆڕانکاری لە عێراقا ڕووبە یەکەم ئەو کوتلانی کە دێنە ناو پەرلەمانی عێراق و ڕۆڵیان ئەبێ لە دروستکردنی موئەسسەی عێراقی و ڕۆڵیان ئەبێ لە دروستکردنی وەزارەتە عێراقیەکان و سێکتەرە جیاوازەکانی حکوم لە عێراقا خاڵی دووهەم تەدەخل و با بڵێن دەستێوەردانی دەرەکی لە ناو عێراق ئەم 2 هۆکارە بڕیار ئەدا لەسەر ئەوەی کە ئایا لە عێراقا ئەتوانین گۆڕانکاری بکرێنە ئێستا خاڵی یەکەم کە بریتیە لە خاڵێکی زۆر بەرایی ئەویش ئەوەیە ئاکامی هەڵبژاردنەکان بەو ئاقارە کەوتۆتەوە کە لایەنێکی وەکو سەدر کە دوورە لە دەوڵەتێکی بۆ نمونە دراوسەی وەکو ئێرانی ئەمە 73 کورسی هێناوە کە بێگومان بۆ خۆی ئەمە وەرچەرخانێکی نەوعیە لە عێراقا ڕوئەدات بۆ ئەم قۆناغا ئایا ئەمە ئەبێتە خاڵی دەستپێک بۆ ئەوەی کە گۆڕانکاری گەورەتر لە عێراق ڕوو بدایاننا هێشتا ماوێتی بڕان لەوە بدەین لەبەرچی یەکەم ئێمە ئێستا لە قۆناغی تەوافقانین خاتون ئێستا هەڵبژاردن کۆتایی پێهاتووە هێشتا ماویشە ئەنی هێشتا ئاکامی کۆتایی ماوە ئەمە یەک لە حاڵەتی تەواوبوونی ئاکامی کۆتایی هەڵبژاردنە کوت لە سیاسیەکان ئەکەوتنە تەنسیق نەک تەوافق تەنسیق بۆ ئەوەی کە کار بە مادەی 76 دەستور بکرێ حەزەکەم ئەمە ڕوون بکەمەوە مادەی 76 دەستور ئەڵێ چی ئەڵێ تەکلیفی چێ ئەکرێت تەکلیفی الكتلة الأكثر عددا ئەوەی کە زۆرترین ژماری مەقاعیدی ئینتیخابی هەیە تەکلیف ئەکرێ بۆ تەشکیلکردنی حکومەت باشە ئێستا کێشەکە ئەوەیە لە عێراق کێشە لەسەر ئەو مادەیەش دروست بووە لەسەر بەندی یەکەمی ئەو مادەیە کاکە الكتلة الأكثر عددا چێیە ئەوەیە کە تەحالوفی پێشتر دروست کردووە پێش ئینتیخابات ئەمە یەک دوو ئەوەیە کە دوای ئینتیخابات دروستیەکە یان بۆ نمونە ئێمە ئەڵین کوتلەی سەدر ئێستا 73 کورسی هەیە وەنیە
باشە ئایا ئەتوانن سێ کوتلەیکە کۆ ببنەوە تەجاوزی ئەم هەفتا و سێ بکەن و ئەنجا تەکلیف کرێمە تەشکیلی حکومەتیانە ئاڵۆزە شتەکە ئەزانی ئەگەر چی زۆربەی زۆری ئەوانەی کە کارەکەن لە بواری دەستورە باز لەوە ئەکەن کە ئەمە بە جۆرێ لە جۆرەکان چارەسەر کراوە یەکەم هەندێک پیان وایە ئەڵێنە بێ ئەو کوتلەی کە زۆرترین مەقعدی پەرلەمانی هەیە ئەو حیزبەی کە زۆرترین مەقعدی پەرلەمانی هەیە بەشێک بێت لەو تەحالوفەی کە ڕوئە بۆ نمونە سەدر و چەند لایەنیکە سەدر و لایەنێک دوان سیان چواری تر یەکە گرن بۆ ئەوەی کە تەشکیلی حکومەت بکەن یعنی مەرجە سەدری تابێ دووەم احتیمالی دووەم ئەوەیە نەخێر پێیان وایە کە ئەتوانن سێ لایەنیکە چوار لایەنیکە بۆ نمونە حەلبوسی بۆ نمونە عامری کە چواردە کورسی هەیە بۆ نمونە مالکی کە سیح کورسی هەیە ئەمانە بشنە پاڵ یەکتری و کارێکی وا بکەن کە تەشکیلی حکومەت بکەن ئەمە دوو سێ هەندێکی کە پێیان وایە نەخێر هەر حیزبێکی سیاسی پێش هەڵبژاردن کوتلەی تەحالوفی دروست نەکرد بێ لە دوای هەڵبژاردن بۆی نییە تەحالوف دروستکە لەبەرەوە ئێستا ئەگەر بۆ نمونە سێ حیزب چوار حیزبی کە بیانوێت تەحالوفی سیاسی دروست کرد و تەشکیلی حکومەت کرد ناتوانن باش لەبەرەوە هەر سێ چوار احتیمالکە کراوەیە بۆیە بەڕاستی ئێستا ئەمە بووە بە چەکێک بەدەست فتحەوە فتح طبعا خۆتان نەزان کە چواردە مەقعدیەنەوە و ئێستا یەکێکە لەوانەی کە ئەنجامەکانی هەڵبژاردن ڕەتەکاتەوە و پێی وایە ئەمە باوڵین غدرێکی گەورە کراوە دەرهەقیان و پێیان وایە کە دەبێ ئەمە جارێکی کرد هەموار بکرێتەوە ئەم ئێستا ئەمە چەکێکی گەورەیە بەدەست فتحەوە بۆ ئەوەی کە بەدەست هەندێک لایانی کەشەوە بۆ ئەوەی کە تەشکیلکردنی حکوومەتی عراقی دوا بخەن و زۆریش پیان دکتۆر ئەمە ناڕوونیەکەیە جارێ لەبارەی ئایندەی پێگەێنانی حکوومەتەکە بەڵام وی سەرنجینی ڕاکێشە ئیتر عێراق تەجاوزی تەوافقەکات کە کورد یەکێکە لەوانەی سوودی زۆر لێبینیوە یانە سەر تەنسیق یانە سەر هەماهەنگی بەچی مانایەک بۆ مانایی کە ڕێک بکەون بە شێوەیەک لە شێوەکان وەکو تەوافق یاخود هەندێکیان لەبینی خوانە هاواهەنگی بکەن و ئەوی تر وەلا بنێن بە تایبەتەوەی کە کورسی کەمی هەیە بەڵێ ئەمە عەرزەکەم کاکە هەوکان من عەرزم کە دیوتم تەنسیق ئەکرێ ئێستا قۆناغەکەی تەنسیق هەنگاوی پێش تەوافقە تەوافقی سیاسی وەختەیەگرێ کە تەنسیق کرابێ بۆ تەشکیلی حکومەت یعنی ئێمە ئێستا لەم قۆناغەیە نەک ئەم قۆناغی بەڕاستی من ناوینانم ئەم قۆناغاڵم قۆناغی دوای تەواوبوونی هەڵبژاردن هێشتا ماومانە قۆناغی دوای تەواوبوونی هەڵبژاردن قۆناغی تەنسیق ئەو تەنسیقە سیاسی کە ئەکرێ لە نێوان کوتلە سیاسیەکانە بۆ تەشکیلکردنی حکومەت ببورن لە دوای ئەو قۆناغی تەوافقی سیاسی دێتە ئاراوە تەوافقی سیاسی بۆ دابەشکاریە نەک بۆ تەشکیلی حکومەت کە تەشکیلی حکومەت کرا ئەنجا تەوافقی سیاسی کرێ کە تەشکیلی حکومەت کرا تۆ دەیت ئەو حیسە سیاسیانی کە هەیە هەریەکەوە پێ محاسەسی خۆی بەشێکیت زانی ئێمە لەو حاڵەتەیە وەکو کورد لە ئێستاوە دەبێ هەنگاوی بۆ بنین قۆناغی تەواوبوونی هەڵبژاردنەکان بۆ کورد هەلێکە بۆ ئەوەی کە هەنگاو بنێ و ببێتە بەشێک لەو تەنسیقەی کە من ئەم بەیانیە زوو شتێکم بینیەکێک لە چاودێرە سیاسەکان قسێکی زۆر جوانەکە دەولی ئەڵێ من ناوی ئەنێم تەنسیقی ئیقلیمی هەوانگی ئەقلیمی بۆ چونکە لە عێراقا ئیقلیم هەیە کە هەرێمی کوردستانە دوو ئەنجا کورد لە سیاسەکانی تر هەن لەبەر ئەوە ئەڵێ ئەبێ کورد بە یەک هێز بچێتە بەغدا و ئەو یعنی ئەو کوتلەی کە ناوی کوتلەی هەرێمی کوردستانە کوتلەیەکی ئەقلیمی دروست بکە ئەنجا تەوافق بکا لەگەڵ بەغدایە واتە لە حاڵەتی یەکەمە تەنسیق لەگەڵ کووردا وەکو هەرێمی کوردستان بکرێ ئەم هەنگاوە بە عەرەب ناکرێ بە کورد دەکرێ ئێمە ئەبێ خۆمان لەم حاڵەتە فرێ خۆمان کەوین ئەم مەوزوعە تۆزێک گران و قوڵ و ئەوەیە من نازانم ئایا ئیسیعابی چۆن و چۆن نییە قووەتی ئێمە ئێستا وەکو کورد ئەم حاڵەتەیە ئێستانا چەند ڕۆژێکیکە کورد لەوایە خۆی ئەبینێتەوە کە ببینە کوتلەیەکی سیاسی ئیقلیمی ئەم کوتلە سیاسی ئەقلیمیە دوو بوعدی هەیە دوو ڕەهەندی هەیە
ڕەهندێکی عێراقی هەیە کە بریتە لە تەنسیقکردن لەگەڵ لایەنە عێراقیەکانە لەگەڵ کوتلە سیاسی عێراقیەکانە بۆ تشکیلکردنی حکومەت بوعدێکی دەولیشی هەیە بیرمان نەچێ ئێمە پێیان پێڵێ حکوومەتی هەرێمی کوردستان پێماڵین کیانی ئیقلیمی بڵێ هەرێمی کوردستان ئێمە دەبێ خۆمان یەکلا بکەینەوە بۆ ئەوەی کە تەشکیلی حکوومەتی عێراقی کرا بەشێک بین لەو تەشکیلەیە ئەمە بە خۆمانەکرێ نە بە هیچ دەوڵەتێکی دەرودراوسێ ئەکرێ نە بەوە ئەکرێت کە ئێمە خۆمان ڕادستی دەرودراوسێ خۆمانکەین ئەم حاڵەتی ئێستا حاڵەتی تەنسیخکردنە لەگەڵ کوتلە سیاسەکە عێراقەکانە بۆ تەشکیلکردنی حکومەت ئەگەر خوا نەکردە نەمانتوانی ببینە بەشێک لەو تەنسیق سیاسیە خوا نەکردە بەشمانە فەوتێ ئەزانی ئەم جارە جیاوازە لە جارەکانی کە من حەزەکەم خەڵکەوە تێوگە ڕجا ئەم پەیامە بگەێنە خەڵک ئەمە بگەێن عفوم کە ئەمە بگەێنە خەڵک ئیعلام ئەم جارە جیاوازە لە جارەکانی کە ئەگەر جارەکانی کە لە دوای تەواوبوونی هەڵبژاردن بە تەوافق تەشکیلی حکومەت کرابێ و کودوو بێتە بەشێک لە معادلەکە ئەم جارە نابێ باشە دکتۆر دانا ئەبێ عفوم کە بە تەنسیق ئەنجا تەوافق کرێ بەڵێ عفوم بۆی زیاتر بۆ ماڕوون بێتەوە لە دوای قۆناغی تەنسیق و قۆناغی تەوافق پێت وایە ئەو گۆڕانکاریانی کە لە نەخشەی سیاسی و لە پەرلەمانی عێراق دروست ئەبێت گۆڕانکاریەکان بە جۆرێک دروست هەبێت لە داهاتوی عێراقەکە بە دیوێکی پۆزتیڤ بێت بە ئاراستێکی پۆزتیڤ بێت یان چۆن وا بکرێت بە ئاراستەیەکی ئەرێنی بێت ئێمە بۆ بڕیاردان لە ئێستەیە ئێمە ینی ئەوەی کە بەرچاومان ڕوونە ئاسوی بەرچاومان ڕوونە ئەوەیە کە وەکو عەرزم کردی ئەو تەیارانەی کە بەرەو غەرب ئەچن ئەو تەیارانە کە بردویانەتەوە ئێستا خاڵی دووهەم تشکیلکردنی حکوومەتی عێراقی ئەم جارەش بیرمان نەچێ ڕادستی ئەم قسەیە ببینەوە هەموو لایەکمان کە حکوومەتی عێراقی ئەم جارەش حکوومەتێکی شیعی ئەبێ ئەمە دوو سێ جیاوازی نێوان ئەم حکوومەتە شیعی ئێستا بڵێن پێشوو لەگەڵ حکوومەتی شیعی ئێستاە جیاوازەکان تەنهایەک خاڵە ئەویش ئەوەیە کە حکوومەتی شیعی ئەم جارە حکوومەتێکە بەرەو عێراق دێ بەرەو دەوڵەتانی دراوسێ ناچێ دوو حکوومەتێکە بەرەو مێژووی عێراقە چێ یعنی بەرەو ئەو هێزەی ئەو هێزە غەربیە ڕۆژ ئاواییە ئەچێ کە پێشتر ئیداری عێراقی کردووە نەک ئەو هێزانی کە تازاتنەوە عێراق و 15 ساڵێک سێ ئێمە لەم قۆناغی ئێستەیە بەرەو ئەوە ئەچین کە باز لە دروستبوونی عێراقێ بکەین لەسەر مستەوایەکی عێراق خۆی واتە عێراقێک کە هەوڵی دروستبوونەوەی عێراق ئەدا سەر لە نوێ بە ئاقارێکی نوێ بە هێزێکی نوێ و بە ڕوئیایەکی نوێ ئەم ڕوئیایە جیاوازە لەوەی پێشوو ڕوئیای پێشوو ڕوئیایەکی شیعی عێراقی کە مەجای تەدەخولی تەواوی دەرەوەی ئەدا ئێستا ئەوە نەماوە ئەم جارە هەوڵەکان جیاوازن ئەم جارە بنیادەکان جیاوازن ئەم جارە بەڕای من ئەم قسەیە تۆزێ گرانە ئەیکەم بەڵام ئەیکەم و بشین وسن بووە حتا کار لە تەرکیبەی کۆمەڵایەتی عێراقەکان ئەم جارە حکوومەتی عێراقی ئەم جارە کار لە تەرکیبەی کۆمەڵایەتی عێراقەکە ئەم جارە زۆر خەتەرە لە ڕووی تایفیەوە لەبەر ئەوە کاکی خۆم زۆر گرنگە بۆیە من هاوارەکەم لە ئێستەوە لەم بەرنامەی ئێوە بەم بەیانێ زۆر هاوارەکەم ئەڵێم کورد دەبێ فریای خۆیکەوێ ئەوەی خەمی کوردی بێ بم بەیانی زۆر بە خەبەرە بە دکتۆر من گومانم هەیە لە دروستکردنی کوتلەیەکی کوردی یاخود کوتلەیەکی هەرێمی کوردستان هەرچەندە کۆبوونەوەی ئاشکرا هەیە ئاگاداری کۆبوونەوەی نهێنی لایەنەکانیش هەیە بەڵام ئەو وێنەی کە لەو کاتی بانگەشە خۆشت بەشدا بووی وەکو کاندیدێکی هاوپەیمانی کوردستان ئەو وێنەی کە دراوە بە خەڵک لە کاتی بانگەشەیە تۆزێک دوورکەوتنەوەکەی زیاتر کردووە بەراورد بە قۆناقی ڕابردوو ئەوە تەنها نمایشیش کاتی بانگەشێ و مەجای گەڕانەوە هەیە بۆ لای یەکتری یاخود سروشتی ئەوانی کە کورسیان هێناوە تایەتی بە هیچ شێوەیەک ناگرێتەوە لەگەڵانی هەرێمی کوردستان هەموو جارێ بیرمان نەچێ هەموو جارێ ڕێککەوتن واقع فەرزێکە واقع قۆناغ فەرزێکە قۆناغی پێشوو قۆناغی حملەی انتخابی بووە نیە حملەی انتخابی قۆناغەکە ئەوە ئەخوازێکە من بڵێ من باشترم لە تۆ کاگاوکار وەنیە بەس ئێستا قۆناغەکە قۆناغی دوای حملەی انتخابیە
قۆناغی ئەنجامەکانی انتخاباتە لەبەرەوە ئەوە نەما احتیاج ناکەم نێستا بە خەڵک بڵێم کاوکار من لە تۆ باشترم ئێستاڵم کاگاوکار دەستە بێنە با بچین ئیش بکەین بۆ خەڵکە زانی قۆناغەکە وایە یعنی ئێستا لە ناو عێراقا مثلا مانگێک پێش ئێستا سێ هەفتە پێش ئێستا هەلو مەرجەکە جیاواز بوو لە ئێستەیە هەر کەسە بەلای خۆیان برد معنعلم ئێستا لیژنە دروست بووە لیژنەی تەنسیقی کوتلە سیاسەکان دروست بوو لە عێراق لیژنەیە لیژنە ئەگەر چی هەندێک لایانی سیاسی ناشنە ژێرباری ئەوانەوە مقاتعەشیان کردوون ئەسڵەن ینی مقاتعی ئەو لیژنەیەشان کردووە کە پیان وایە کە بەرەو ئەوە چونکە تەنسیقی دروستکردن هەوا هەنگیرە لێوان کوتلە سیاسەکان دروستکردن و تەشکیلی حکومەتکردن هەرێمی کوردستانیش بە هەمان شێوەیە ئێمە قۆناغی حملەی انتخابیمان تێپەڕان قۆناغی ئێستا قۆناغی یەکگرتنە بۆ خزمەتکردن قۆناغی یەکخستنی خطابی سیاسی بۆ خزمەتکردن ئێمە بەرەو بەغدا چین ئێستا ئێمە بەرەو تەشکیلکردنی حکومەتی عراقی ئەچین ئێمە ئێستا بەرەو قۆناغە قورسەکە ئەچین ئەمە گرنگە لە خەڵکی بگەێنین عقڵ ئێستا ئەم دقیقەیە کورد عقلی پێویستە لە بەغدا باشە دکتۆر کورد استراتیژی پێویستە لە بەغدا کورد پاراستنی قوڵایی استراتیژی نێوان هەرێمی کوردستان و بەغدا ئێستا پێویستەتی لە بەغدا ئێستا پێویستمانە ئەم قۆناغە پێویستەتی بڕواتان هەبێ 15 ساڵی پێشوو نە 70 ساڵی پێشوو چەند پێویستی پێی بووە بەقەدەر ئەم ماوەیە پێویستمان پێی نییە هەموو بنیادی کوردی لەسەر ئەم فترەی داهاتووە بیرتان ماوە بەیانێک لێرە پێم وتم عێراق بەرەو خاڵێکی وە چرخانی سیاسی و داری گەورە ڕوە ئێستا و قسەیەکەم ئێستا کاتی و قسەیە باشە دکتۆر ئەوە ڕوویە ئەوە ئەو لایەنە تازانە هاتنە پێشەوە ئەی ئێمە چیمان پێیە چی لە ناو هەک بەکەمانایە بۆ ئەوەی کە بتوانین ئەو قوڵای استراتیژیای بینی خۆمان و عێراق بپارێزین باشە باس لەوە کرد کە بارودۆخی ئێستا و ئەوە ئەخوازیە کە لایەنەکان یەکگرتوو بن یەکدەنگ بن ئەگەر ئەمە ڕوونەیات باجی ئەمە چی ئەبێت باجی ئەمە دووش دەبێت یەکەم لاوازبوونی پێگەی کورد لە بەغدا ئەمە سەر ئەکێشێ ئەم لاوازبوونە بۆ ئەوەی کە هەر ڕۆژە و بیانویەک بە کورد بگیرێ ئێمە ئەوەندە دۆستمان نییە لە بەغا ئاگادار بن دۆستی سیاسی پەیدا ئەکرێ ئەمە بدەن بەگوێ خەڵکە دۆستی سیاسی وەکو هاوڕێتی نییە هاوڕێتی بەبێ مەسلحە دەکرێوە نیە بەڵام دۆستی سیاسی بێ پەیایکەی دۆستت نییە لە سیاستە هەمووی دوژمنە ئەبێ پەیایکەی بۆ چونکە سیاست لەسەر بنەمای مەسلحەت و بەرژەوەندی دروست بووە ئەمە یەک کە نەبوو هەر ڕۆژە بە دار و بەردێکتادن خاڵی دووەم ئەوەیە کە ئێمە وەکو میلەتی کورد وەکو میلەتی کورد لە ناو خەریتەی مێژوویی عێراقا ئەچینە دواوە کە چوینە دواوە دیمۆگرافیامان تێگەچێ دیقەت بن یەکێ لە لێکەوتەکانی ئەوەیە ئەوەتە سەدرێکە لە قسەکانی ئەڵێ چی ئەڵێ پێشمەرگە بنەمێنێ پێشمەرگە هێزێکی نظامی نییە پێشمەرگەت نەمێنە دیفاعەت لێ بکە خۆ بە ڕۆژی نیوەڕۆ خاکت داگیرەکەن خاکت داگیرەکەن بە ڕۆژی نیوەڕۆ ئەمە شتی زۆر بەسیتە کە لە سەرتاوە ئەوترێ ئەی دوای بێ بۆترێ چی لەبەر ئەوە هەرچی پێکاتەی ئەیدیۆلۆژی و دیمۆگرافی و جوگرافی و مێژووی ئێمەیە هەموو خانەکانی لێکەڵەوەشێن ئەزانی ئەمە هەتا باسی کەیکەمە هەتا خەڵکی لێ ئاگادارکەیتەوە کەمە بەوەی کە ئێمە ئەم قۆناغە قۆناغی بڕیاردانە لە ئایندەی کورد قۆناغی بڕیاردانە لە ئایندەی خاکی کوردستان بە کورتی وەڵام بەرە دوا پرسیار بێ ئەمە لەکوێ ترسیت لە بیرکردنەوەی من لە بیرکردنەوەی براوەی ئێستای هەڵبژاردن لەکوێ ترسیت من لەوە ئەترسم لە بیرکردنەوەی نەکوتلەی براوە کوتلە یەکەم لە هەموو کوتلەکانە ترسم وەکو عەرزم کردی چونکە مە سیاسەتە هاوڕێیەتی نییە دووش لە بیرکردنەوەی خۆشمانە ترسم ئێمە کە نەتوانین ئەو ئەرکەی کە لەسەر شانمانە کە پاراستنی قوڵای استراتیژیە لە بەغا بتوانین بیپارێزین لە هەردوو لایەنەکەوەی دکتۆر دانا ئەحمەد مامۆستای زانکۆم دووبارە بەخێر بێ سوپاس بۆ ئامادەبوون